ئامارەکانی توندوتیژی بەرامبەر بە پیاوانی هەرێمی کوردستان لە بەرزبوونەوەدان. ئەم هاوڵاتیە یەکێکە لەو سەدان کەسەی کە توندوتیژیان بەرامبەر کراوە وەک خۆی دەڵێت هاوسەرەکەی خیانەتی لێکردووە. پاش پێک هاتنەوەشیان جارێکی دیکە هاوسەرەکەی ژەهر خواردی کردووە و باری دەرونی و تەندروستی تێکچووە. ئەو پیاوە دەڵێت 12 ساڵی تەمەنی بەفیڕۆچووە بەهۆی توندوتیژیەکانەوە و لە دوای جیابوونەوەی لە هاوسەرەکەی سێ منداڵەکەشی لێ سەندراوەتەوە. هەوڵممان لە ڕێگەی دادگاکانەوە ڕێگە لەو شێوازە هەڵس و کەوتە بگرم و لە هەمان کاتیشا دڵم فراوان بوو پێک هاتینەوە، بەڵام بەداخەوە دیسانەوە ئەو کێشانەی دروست کردەوە ئەم جاریان کە هەوڵێکی زۆر ناشرینیە. تەبان یەکەم جارە سەرکەوتو نەبوو، بەڵام دووەم جار من هەست دەکەم کە قەدرێکی گەورەی لێکردوم و کە مادەی کیمیایی لە ناوبردنی مار و مێرووی بۆ کردبوومە ناو خواردنەوە و کە دەرخواردیا بووم شێوازە لە شێوازەکان بێتاقەت بووم، تووشی حاڵەتێکی نەفسی دەرونی ناخۆش بووم و پەنام بردە بەر نەخۆشخانە. دوایی بۆ بەپێی ئاماری یەکێتی پیاوانی کوردستان لە ساڵی 2017دا 614 حاڵەتی توندوتیژی جۆراوجۆر بەرامبەر بە پیاوان تۆمار کراوە. بەپێی داتاکانی ئامارەکەش لەم ساڵدا 74 حاڵەتی خۆکوشتن و خۆسووتاندنی پیاوان و 6 حاڵەتی کوشتنی پیاوان تۆمار کراوە و 41 پیاویش لە ماڵی خۆیان دەرکراون. ئاماری خۆکوشتنەکان و خۆسووتاندن و خۆخینکاندن و خۆ دەرمانخوارکردنی پیاوان لە هەرێمی کوردستان بەم شێوەیە. لە پارێزگای هەولێر و دەوروبەری بەداخەوە 21 حاڵەتمان هەیە، لە پارێزگای سلێمانی و شار و شارۆچکەکانی 23 حاڵەتمان هەیە کە بە بەراورد بە ساڵی ڕابردوو بەداخەوە زیادی کردووە. دیارە پارێزگای سلێمانی بە ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕینیشەوە. پارێزگای دوهۆک و شار و شارۆچکەکانی 11 حاڵەتمان هەیە، پارێزگای کەرکووک و شار و شارۆچکەکانی 14 حاڵەتمان هەیە، پارێزگای هەڵەبجە و شار و شارۆچکەکانی تر 5 حاڵەتمان هەیە. قەیرانی دارایی و بێکاری و کەمی داهات و ناهۆشیاری خێزانەکان سەرەکیترین هۆکاری توندوتیژیەکانن، بەڵام تەنها ئافرەتان نین کە توندوتیژی بەرامبەر بە پیاوان ئەنجام دەدەن، بەڵکو زۆر جار منداڵ و کەسە نزیکەکان هاوکارن بۆ ئەنجامدانی توندوتیژی. فشارێکی دەرونی سیاسی لەسەر تاکی نێرینەی کورد هەیە، بۆیە ئەمە ئەبێتە هۆی کاتێک تاکی نێرینەی کورد چی ژن بێت چی پیاو بێت کە فشارێکی دەرونی سیاسی لەسرە بەهۆی ناوشیاریە و لەوانەیە نزیکترین کەس کە لە خێزانەکە لێوی نزیک بێت هاوسەرەکەیەتی، بۆیە لەوانەیە لە بەرێککەوتنێک کێشەیەک سەرخە بدات هۆکارەکە ڕێگەزی بەرامبەر نەبێت، بەڵام لە شوێنی کرۆ فشارێکی دەرونی لەسرە. بەهۆی قەیرانی دارایی و سیاسی و نەبوونی دادگەری کۆمەڵایەتیەوە ئامارەکانی توندوتیژی بەرامبەر بە پیاوان و ژنان لە هەرێمی کوردستاندا بەردەوام لە بەرزبوونەوەدان و لە ئەنجامدا سەدان خێزان لەبەر یەک هەڵوەشاونەتەوە و پشێوی کەوتووەتە ناو خێزانەکان لە کۆمەلگادا. لە بەرامبەریشدا هیچ هەوڵێکی جددی بۆ کەمکردنەوەی حاڵەتەکانی توندوتیژی لە ئارادا نییە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.